برا بەڕێزەکانم مامۆسایانی بەڕێز ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. پێشەم وشە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی حوسنی خاتیمە عاقبەت خەیری بە من و ئێوەش ببەخشێت. خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی وامان لێ بکە قسەکردنمان گوێگرتنمان تەنها لە پێناوی خۆیە بێت. خوای پەروەردگار پابەندی و ئیخلاص و بەردەوامی بە هەموو لایەکمان ببەخشێت. ئەوەی کە ئێمە ئێستا بۆی کۆبووینەتەوە و ئەوەشی کە خوای پەروەردگار هیدایەتی ئێمەی داوە ئەمە تەنها فەضڵ و چاکەی خوایە بەسەرمانەوە. ئەگینا خەڵکەیە لە ئێمە ناودارتر، لە ئێمە شەهادەیە، لە ئێمە جوانتر، لە ئێمە دەوڵەمەندتر، لە ئێمە نازانم با بڕێن کاکە بەرپرسیارەتی و مەسئوولەتی زۆرترە، بەڵام ئەوەی کە لای خوا ڕێزی بێپەیە ئەکان نیەتی ئەوی شەوتان نوێژ ناکە. کابوو تۆ خوایە کە ڕێز ببەندە بە چیدا ئەنێ بە ئیمان. ڕێزی عەبد لە لای خوا ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. هیچی کە نییە. کابوو کە تۆ ڕێەکە هەر کاتێ هەست کرد خوای گیان تۆ منت هەڵبژاردووە لە عەبدەکانی تۆ بم، منت هەڵبژاردووە کە شوێن محەممەد المستەفا بکەم، ئەمە چونکە ئەمەیە لەگەڵمانە دێتە قەبر. ئەوانی کە هەمووی بەجێمانە هێڵن. بۆیە ئەبێ زۆر سپاسی خوا بکەین و داوا لە خوا بکەین خوای گەورە دڵسۆزیمان بۆ دینەکەی لەگەڵ پابەندی لەگەڵ ئەوەی کە لەگەڵمانە بێتە قەبر لە خوا داوا بکەین، خوا ئەومان پێ بەخشێ بۆ هەموو لایەکمان. ئامین یا رب العالمین. ئەو بابەتەی کە من پێم خۆش بوو لە شوێنی کەش حەفەت باسم کردو و باسیشی ئەکەمەوە کە پێکۆ بڕۆینە خزمەتی، ئەویش ئەوەتانی ئێمە لەوە چی ئەوەی کە لەم قاعەیە ئەوەی کە گوێی لە دەنگمانە بێت. شتێکی ئەمە درێژترین سوورەت لە قورئانی پیرۆزە پێوتێ سوورەت البەقەرە، سوورەتی مانگاکە. یعنی بیرمان لێ کردو تۆ ئایا ئەم سوورەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم طبعا گەورەترین ئاەت لە قورئانە ئاەت الکورسیە لەم سوورەتەیە، ناوی سوورەت الکورسی نییە. لەم سوورەتە درێژترین ئاەت هەیە سەبارەت بە باسی قەرز لە قورئانە. لەو ئاەتە درێژترمان نییە، سوورەت الدەین نییە. لەم سوورەتە پێغەمبەری خوا فەرمێ دوو ئاەتی تیا هەر کەسێ شەوان بخەوێ بەسێتی. ئەم سوورەتە هەر کەس بیخوێنێ شەیطان لەو ماڵە ڕائەکات. کەسی جادوکەر و ساحر بەم سوورەتە ناوێرن، سحرەڵەوە شوێنێتەوە. کەوا بوو بەڵام لەناو ئەم سوورەتە ئێمە ئەبینی باسیێکی گرنگی تایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی سوورەتەکان هەندێکی پێغەمبەری خوا خۆی ناوی ناوە. یەکێک لەوانە سوورەتی ئەلبەقەرە، سوورەتی ئالی عیمران. لەناو ئەم سیرەتە چیرۆکێکی تایە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ناوەی ئەو باسی ئەو چیرۆکەی کردووەتە عنوان و ناونیشان بۆ ئەم سوورەتی قورئانی پیرۆز کە سوورەتی مانگاکە. ئەبێ چی بێت؟ طبعا ئێمە ئەوەنەی کە پێویست دەکات قورئان و سنت باسی کردووە زیاد لەوە باس ناکەین، بەڵام بەڵێم لە مێژووە وا باس کراوە، لە تاریخە وا باس کراوە. چی بووە؟ کاتی خۆی لە عەهدی پێغەمبەر موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، کوڕێک هەبووە دڵی چۆتە سەر کچێکی ئامۆزای خۆی. باوکی کچەکە زۆر دەوڵەمەند بووە و ئەم کوڕەش تەنها ئەم میراتگری ئەم پیاوە بووە کە داوای ئەم کچەی لێ ئەکات. بەسەر شێواز باس کرا، من شێوازێکی باسەکەم ناڵێم ڕاستیشە ناڵێم ڕاست نییە، بەڵام بزانم لە کوێوە هاتووە ئەساسەکەی. کاڕاتە خوازبێنی نایداتێ ئەم کوڕە بڕیارە دات مامی خۆی بکوشێت. ئەڵێ دوایەوەش ئەی خەمە سەر تیرە و عەشرەتێکی کە زۆر کەسەیە خەڵکە کوژێت و خۆشی لە تەعزیەکەی ئەگری و داوای خوێنیشیەکات. ئەمە لە تاریخە زۆرە. خوا پەنامامدا خوای گەورە لە زوڵم بمان پارێزێ، بیشمان پارێزێ لەوەی کە زوڵممان لێ بکرێ بۆ خاتری اسمی عەظەمی خۆی. جا ئەم کوڕە کەم بڕیارە ئەدا کە دوایە وەڵێ میراتی مامم بۆ ئەمێنێتەوە خوێنەکەی وەرەگەم کچەکەشە خوازم. مامی خۆی بە پیلانێ لە پیلانەکان چۆن ئایا دەری کردووە شەوتێتی یان لە ڕێوایەتێتی مامەگیان ئەوە خەڵکی تاجرەکان هاتوونە تۆ دەوڵەمەنیت و من بڕۆم شتم نادەنێت تۆم لەگەڵابێت ثقەیەکەم دەنێ بەو نیەتەوە دەریەکاو لە ماڵ بیکوژێ. با ڕێگای لە ڕێگەکان کوڕ مامی خۆی ئەکوژێت و دواتر جەنازەی فڕێداتە بەر ماڵێک و تیرەیەک. ئەنجا بەیانیە گەڕێ بە دوای مامی خۆیە کە ڕوازانێ خەڵکەکە کۆبوونێتەوە کەسێک کوژراوە دەسەکاتە بەوەکو لە ڕیوایەتەکان هاتۆ باوکە ڕۆ لێدان لە خۆی ئەی هاوار من مامی منتان کوشتۆ بەخوا بێ خوێنەکەی بدەن. ئەوانیش ئەڵێن ئێمە نەمان کوشتۆ، ئەمیش ئەڵێ ئێوە کوشتوتانە لەم بینە خۆشی قاتڵێتی. بەڵام ئەڕێن لای پێغەمبەر موسا سەڵات و سەلامی خوای لەسەر تۆ پێغەمبەری خوای بەڵکوم ئەم کێشەمان بۆ حەلکەی کە بەڵگەش نییە، بەڵگەیەکی ڕوون کە کێ کوشتوێتی. پێغەمبەر موسا ئەڵێن دەی باشە هەر ئەم کوڕە خۆی ئەڵێ داوا لە خوا بکە
تۆ پێغەمبەری خوای بەڵکم خوای گەورە قاتڵەکە کەشف کات. پێغەمبەر موسا داوا لە خوا کات، خوای پەروەردگارە فەرمێ با مانگایەک سەر ببڕن. اینجا لێرە دەرزی هێژگار گرنگەیە، دواتر من ڕۆمە سەر پەند و عیبرەتەکان. بەنی ئیسرائیل قەومێک بوون عەزیەتی پێغەمبەرانیان زۆر کوشتووە و یەهود گەورەترین و سەرسەختترین دژمنی ئیماندارانە بێ ئینسانی موسڵمان ئەمە بزانێ. پێش مشرکین کەوتون، قودوەیانن لە جیهاتیکردنی موسڵمانان، پێغەمبەرانیشیان زۆر کوشتووە. باشە تۆ کاتێ بڵێ خواوا ئەفەرمێت ئیتر قسەی تیامێنێت لله المثل الأعلى نمونەی هەرە بەرزەر بۆ خوای گەورەیە. تۆ جاری وایە باوکت، ڕئیس عەشرەتەکەت، مامۆستاکەت کەسێکە حەکیم و دانایە لەگەڵ ئەڵێ ئەو وایوت احترامن بۆ قسەکەی یەکسەر ئەڵێ من ئیتر قسەم نەما، قسە لە قسەی برا گەورەم ناکەم، قسە لە قسەی مامۆستاکەم، لە قسەی باوکم، لەگەڵ ڕئیس عەشرەتەکەم. چونکە هەر ماڵێک، هەر عەشرەتێک، هەر تەلەبەیەکیش کاتی خۆیەمە وا پەروەردەکەرایەن، ئەوان هەر کەسێ مامۆستای نەبێ شەیتانە بێتە مامۆستا. ماڵێ سەرگەورەی تیا نەبێ ئەو ماڵە شیرازەی تێکەچێت. کوڕ بە قسەی دایک ناکا، بە قسەی برا ناکا، ڕئیس عەشرەتێک نەبێت جاری وایە کێشەیەکی گەورە بە قسەی ڕئیس عەشرەتی حەلەبێ. جا لێرە شایەتەکە من چیە لێرە؟ ئەوەتانێک کە کاتێک ئەم بەنی ئیسرائیلانە کە تۆ لله المەثل الأعلى خواوە ئەفەرمێ، ئیتر ئینسانی موسڵمان بەرانبەر خوا و پێغەمبەر ئەمەیەکێ لە دەرزەکانی مەوەری بگرین. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم. خوای گەورە بە پێغەمبەری خوا فەرمێ بە پەروەردگاری تۆ قەسەم، ئەمەش ڕێزە حورمەتە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای پەروەردگار رب العالمین هەموو ڕۆژێ خوێن الحمد لله رب العالمین. بەڵام بۆ ئەفەرمێ وربك پەروەردگاری تۆ حورمەت و تەشریفە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیماندار نین و باوەڕ نان حتا وەکوو ڕازی نەبن بە حەکەمی تۆ، ئەوەی ڕازی نەبێ بە بڕیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ باوەڕە، ئەوە شتتان لەوە نەبێت، ئەوەی ڕازی نەبێ کە شت هاتە پێشەوتیان خوا و پێغەمبەر وایان فەرمووە حەد لە هەر بابەتێ لە بابەتەکانە ئەیگرن تۆ بڕۆ لە بابەتێکی سەرپۆشەوە بیگرە بڕێم ئایا ئەم سەرپۆشە مامۆسایەکی ئاینی بڕیاری داوە، ڕئیس عەشرەتی بڕیاری داوە، جەمعێکی ئیسلامیە، ڕێکخراوێکە، یان ئەمری خوایە؟ ئەمری خوای پەروەردگارە. ئێدە قورئان پێمان ئەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا. ئیماندار چی پیاوان و چی ئافرەتان ئەگەر خوا حکمێکی دا، پێغەمبەرەک حکمێکی دا، بڕیارێ قەضا حەکەمە بڕیاری دا ئەن یەکون لەهم الخیەرەة من ئەمرهم، نابێت تۆ هەڵبژاردەت هەبێت بەرامبەر ئەمری خوا ئەبێت تەسلیمیت. خۆڕوونە براکانم، ئیشی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ پێی ڕازی بیت. خوا دانایەشی لە جێگای خۆی دانیاوە. بەنی ئیسرائیل کاتێ وتی مانگایە سەر ببڕن، ئەمانیش تیان باشە تۆ ئەمە کەیتە گاڵتە جاڕی خۆت لە جای ئەوە یەکسەر وەری بگرن، چونکە بەناو خواوە قسە ئەکات. شت فەرمووی پەنا بەخوا من کە بڕۆمە ریزی نەفامەکانە کاو یەکسەر ئەمری خوایان جێبەجێ نەکرد. اینجا شتێکیان بە پێغەمبەرەکەوت تۆ ئیستیزا و گاڵتە بە ئێماکی. دواتر دەرسەکانی من ئیشارەت یەکەم زانم ئیستیزا و گاڵتەکردن ئەکرێت. برا بەڕێزەکانم، گاڵتەکردن بەخوا بۆ پێکەنی بێ، بۆ سوحبەت بێ، بۆ مەجلس ئیستیزا، بە پێغەمبەرەکەی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، بە قورئان بەم سیانە ئینسان ئەگەر بێت و شەو نوێژی هەبێت، ڕۆژووی هەبێت، ڕەمەزانی هەبێت، لە دینی ئیسلام پێی دەرەچێت. خۆ ئیسا لەوچێ بڵێن ئەم قسە قورسە وایە، ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی من نییە. کۆمەڵێک دەرچوو بوون ئیماندار لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ جیهاد. باشە تۆڵی باشە مامۆستا ئەمە تێڵێ و منافق نەبوون. من ئەڵێم خوای پەروەردگار عەزە وەجەل لە باسی ئەمانە چیمان پێ فەرمێ؟ خوای گەورە ئەفەرمێ قل ئەبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. أي محمد بيان بڵێ ئەوە ئیستیزا بە خواکەن، بە ئاەتی خوا، بە پێغەمبەری خوا، عوزر مەهێنەوە، بیانوو مەهێننەوە، ئێوە لە پاشەوەی ئیماندار بوون کافر بوون. ئەمە سەحابەیە بیست ئێمە قسەکەشیان چی بوو؟ شەو دانیشتو بوون تیان وەڵا ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ کنوزی کیسرا بەدەستەهێنین، دەوڵەتی فرز ئەرمێنین و کەنزەکانی کسرا ئەهێنین. ئەو تا ئێستا لە ترسە خۆ ناوێنین بڕۆین بۆ سەر ئاو. بەخوا ئەمانە هەر وەرز لە کەنەر بۆ خواردن باشن. قەزدی ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەسحابەیە ویستی ئەمە بگەێنێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم تا وەکو ڕۆشتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای پەروەردگارم ئاەتەی دابەزارد. تێگەشتن ئێستا براکانم
ئەمە ئاەتی خوایە. خۆی ئێستا دین لله المثل الأعلى شەریکە لەگەڵ شەریکەکەی خۆی قبول ناکات هەندێک مخالفە، زانکۆیە قبول ناکات تەڵەبە هەندێک مخالفە بکات. من ئێستا پرسیارێک لە هەمووتانەکەم هەمووتان جوابەکەی ئێزانن. ئەرە کەسێک دەست نوێژی بشکێت نوێژ بکات خوا نوێژەکەی قبوڵەکە؟ ها ئەو کوڕە جوانەی ئێستا وەڵامە دەڵێم مامۆستا نوێژ چۆن بێت دەست نوێژ کە تەمەنیشی نەگەشتوتە 7 ساڵ. کەسێک تا سەعات حوتی ئێوارە ڕۆژوو بگرێ ئێوارە بڵێ کورە وەڵا خوای گەورە 15 سەعات لێم وەرنەگرێ معقوڵە بەنی سەعات عەزیەتمدا ئاو بخواتۆ قومی ئاو ڕۆژوگەیشکی یان نابێت بەتاڵ نابێتەوە بەتاڵە بێت یان وەڵامم دەنەوە ئەبێ بە قسەی خوا بکەی. ئیسلامیش برا بە ڕێزەکانم دینی خوای گەورەش کۆمەڵێ شتێ دینەکەڵەوە شوێنێتەوە چۆن نوێژ بەتاڵە بێتەوە ڕۆژوو بەتاڵە بێتەوە کۆمەڵێ شتیش هەیە ئیسلامەکەت هەڵەوەشێتەوە. یەکێک لەوانە وەڵا کابرا دانیشتە بۆ خۆشی باسی خوا پێغەمبەرەکە بۆ پێکەنینی مەجلیس مسلمان سنووری هەیە دینی خوا بێت تەسلیمی بیت. جا ئەمە لێرە چی بوو؟ پێغەمبەر موسا لە وەڵامی ئەوانەتیان کاکە ئێوە قالوا أتتخذنا هزوا يا هزوا باردوگە خوێنێتەوە ئایا تو ئێمە کردوتە گاڵتە جاڕی خۆت؟ پێغەمبەران دوورن لەوە یەکەم بەناو خوا قسە ناکەن. ئیمانداریش شوێنکەوتی ڕاستی پێغەمبەران بی لە خۆتە بەناو خوا قسە ناکەین. ئەڵای سەبرای وایە یعنی شتێکی زۆر کەمەزانێت لە تەلاق قسە ئەکات لە میرات قسە ئەکات فتوا خەڵکێکی زۆر ئەمڕۆ فتوادا. دوو ئینسانی ئیماندار استیزا بە خەڵک ناکات. ئەوە خەڵکی دوو لە ڕووی ئەو دین زەعیفە خەڵکێکە عەقڵی نییە گاڵتە لە مەجلیسە خەڵک تەریقاتۆ پێ بکەنی بە خەڵک. علەما فەرموون سوحبەتکردن بۆتانێت دڵی براکەت خۆشکەی نەک بۆ ئەوەی کە بیشکێنی تۆ مناڵی خۆت بوو خێزانی خۆت بوو خوشکی خۆت بوو برات بوو کەسێکی بێکەسی بێپارەی ڕەش و ڕوود بوو تۆ نای خوا پێی داوی دەوڵەمەنی تو مەسئولی تۆ مشتێک تێ نابێ گاڵتە بە خەڵکی بکەیت نەک خوا عقوبەتدا لێت سێنێتەوە. هەر ئەخلاقی مسلمان وانە. ئەمیش فەرمی ئەعوذ بالله أن أكون من الجاهلين. پنا ئەگەرمە خوا پێغەمبەر موسا فەرمی بڕۆ من ڕیزی نەفامەکانەوە. لێرە کەوا بوو ئەوتیان دێ باشە پێمان بڵێ تەمەنی پێمان بڵێ تەمەنی ئەم مانگە تۆ بێ جێبەجێیکە بێ جێبەجێیکە. ئەویش لە وەڵامە وتیان قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي تەمەنی مانگاکە چەندێک قال إنه يقول خوا فەرمیێ ئەم مانگا چییە؟ إنه يقول إنها بقرة لا فارض ولا بكر عوان بين ذلك. نە زۆر پیرە نە بچووکە تازە هات بێتە دنیاوە عوان بين ذلك لو بين فافعلوا ما تؤمرون. كل جێبەجێیکەن تۆ ێزە بە خوشکەکەم سەرپۆش دەرەسەرە بەبرایە گەڵی کەناڵە خراپەکان تەماشا مەکە کورە شەوان تا دوی شەو سەرقاڵی فەیسبوک مەکە بۆ چاوت بۆ مێشکت بۆ خوێندنت بۆ تەمەنت بۆ هەمووی خراپە کورە وەڵا ئەمە لە هیچتری باشترە. تۆ برای بەڕێزم مەڵێ وەڵا مامۆستا کورە بەخوا کەسابەتی حەڵاڵ نەماوە قەسەم بەخوا ماوە ئەگەر شتی حەڵاڵ نەمێنێ سەر عەرز تەواو خوای گەورە موسڵمانان نەباتوە. بەڵام تۆ ڕازی قەناعەت ناکەی بە کەمە حەڵاڵەکە کەسابەت ماوە تۆ هاوڕێی خەڵکێکی دەستپاک بکە. کابوو لێرە تۆ بێ دین جێبەجێ بکە. ئەی تۆ عیلاقە چییە کورە کاکە وەڵڵاهی کورە تۆ تەماشاکە تخوا حیزبێکی ئیسلامی باشەیە تخوا ڕێکخراوێکی تخوا مامۆسای گاینی باش تخوا شێخێکی باشەیە تخوا ئافرەتێکی سەرپۆش بەسەر کورە ڕیشدارەکان وە. ئەم قسانە هەمووی چییە؟ شەیطان بە تۆیەکە کاکە من بەم ڕیشەمەوە خراپم خوا پەنای بن ئێوەشدا خوا لە خراپمان پارێزێ وانە کاکە قورئانە فەرمی عەلەیکم ئەنفوسەکم لا یەضڕکم من ضل إذا اهتدیتم. ئێوە خۆتان باش بن خەڵکی خراپ و زەرەرت پێ ناگەێنێ. خۆڕوونە قسەکەم ئیتر تۆ دێی وەڵاڵی کاکە وەڵام من کاکە وەڵام من لە ڕقی عەرەبە حەج ناکەم ئەگەر نوێژەکەت بۆ ناکەی خۆ کورد نەیفەرمووە نوێژ مەکە وایە ئەڵێ وەڵا کاکە من بڕۆم بۆ حەج و پارەکەمە بێ ئەمە شەیطان وا دێکا گینا تۆ حەجی عیبادەتی خواکەی ئێ باشە تۆ نوێژەکەش ناکەی ئەی نوێژەکە بۆ لەبەر چییە؟ کابوو ئەم قسانە شەیطان فێڵە ئینسانەکە و جاری وای ئینسانە بێ من و تۆ فریودا یا جاری وایە ئەستەغفرڵڵا خوا فێڵی لێ ناکرێت ڕوونە. کابوو لێرە لە وەڵامە پێغەمبەر موسا فەرمی ئەوە مانگاکە جێبەجێ بکەن